موچەخۆران هۆشداری دەدەن لە پاشەکەوتکردنی موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵ و دەڵێن ئەگەر حکومەت نیەتێکی لەم جۆرەی هەبێت هەڵوێستمان دەبێت. بەپێی زانیاریەکانی پەیام عێراق ئامادەی تەواوی نییە بۆ ناردنی موچەی مانگەکانی 11 و 12 و بە هەرێمی وتووە تەواوی منحەی ئەم ساڵیان ناردووە و تەنها 760 ملیاری هەرێممان لاماوە لە بەرامبەریشدا هەرێم بەنیازە ئەم پارەیە لەگەڵ 200 ملیاری دیکە وەکو موچەی مانگی دە بدات بە فەرمانبەران و موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵیش پاشەکەوت بکرێت. بەڕاستی ئێستا دەنگۆیەکی زۆر لەناو چینی فەرمانبەران و مامۆستایانە هەیە کە گوایە موچەی مانگی 11 و 12 پاشەکەوت دەکرێت. ئێمە تا ئێستا جارێ موچەی مانگی دەمان وەرنەگرتووە تاوەکو بیر لەو جۆرە هینە بکەنەوانێک کە موچەکە پاشەکەوتکەن. ئێمە چەند ساڵە بەدەست ئەم کێشەیەوە ئەناڵێنین موچەی چەند ساڵمان پاشەکەوت کراوە تا ئێستا چاومان بە هیچ شتێک نەکەوتووە. لەبەرەوە ئێستاش لێمان ڕوون نییە ئەمان بە تەمان چین و چیمان لەگەڵەکەن. بێگومان ئێمە وەکو مامۆسایان وەکو فەرمانبەران ئەگەر بێت و بکاتە ئەوەی کە موچەکان پاشەکەوت کرێ ئێمە هەڵوێستی تونترمانە بێت. لە 2015 تاوەکو ئێستا حکومەت 12 موچەی پاشەکەوت کردووە و تەواوی 2016 و 2017ش چارەکە موچە دراوە. 2018 11 مانگ پاشەکەوتی بەشێک لە موچە کراوە. 2020 بەشێکی بەلێبڕینەوە دراوە و بەشێکیشی خەرج نەکراوە. فەرمانبەران دەڵێن ئەگەر موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵش بێتە پاڵ موچە پاشەکەوت کراوەکانی دیکە ئەوە وایدا دەنێن موچەکانیان خوراون و حکومەت کاتێک بەنا بۆ پاشەکەوت دەبات نیازی دانەوەی نەبێت. کەسێ هەتا نەگاتە سەر پلێتی خۆیەوە تا نەگاتە سەر ماڵ و مناڵی خۆی گوێ نایاتێ خەڵک برسیە خەڵک بێنانە خەڵک بێ ئاوە خەڵک بێ موچەیە کێشەی نییە. من قەناعەتم وایە خەڵک چاوەڕێی مامۆستا نەکا بێ خەڵک خۆی بازار نییە موچەخۆری کەژەر وایە فەرمانبەری کەژ وایە ئێستا وای لێ هاتووە تقریبەن هەورێمی کوردستان لە گردەدەستی 2 کەس 3 کەس هەیە. ئێوە خەڵکی کەژە بێ هەڵوێستێ بێ کە و خەڵکی کە نیەتی ئەوە بە خۆی ئەڕوا بەو شێوەیە و خەڵگەرە بێ بڵێ ئەلفاتیحە. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم تۆمەتبار دەکرێت بەوەی ئامادەنیە پابەندی یاسای بودجە بێت و شایستەداراییەکان ڕادەستی عێراق بکات لە نەناردنی موچەی هەرێم بەرپرسە. هۆکارەکەی هەرچیەک بێت یاری بە چارەنووسی سەدان موچەخۆرەوە دەکەن و بوونەتە هۆی بڕێنی قوتی هاوڵاتیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.